تیپی تازە پێگەیشتوانیانەی هەولێر پێشەنجی کۆمەڵەی باکوور لە خولی خوار 17 ساڵانی عراق لە کۆتای یاری هەفتەی چواردە لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەورۆزی دواوەی ڕیزبەندی کرد. لە نیوە یەکەم و لە خولەکی نۆ هەریات هەمزە بربەستی یەکسانی بڕی و گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ تازە پێگەیشتوەکانی هەولێر تۆمار کرد. لە خولەکی سلودوش هیوا عەلی توانی ئەنجامەکە بۆ تیپەکەی دوو هێندە لێ بکات. لە نیوەی دوم لەگەڵ بوونی چەند دەرفەتێک بەڵام ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو بە دوو گۆڵی بێوەڵام بە سوودی تازە پێگەیشتوەکانی هەولێر کۆتایی هات. سپاس بۆ خۆ ئەمڕۆ توانیمان لەگەر یانەی نەورۆز سەرکەوتوو بین. ئێمە ئێستا وەکو تازە پێگەیشتوەکانی هەولێر لە پێشەنجین لە سەدارەینا بە 13 خاڵ بەسەر هەموو تیپەکانیدی لە منتقەی شیمالی لە 6 تیپدا. وڵا ئامازمان یەکەم پشت پێگەیاندنی یاریزان و دوێمی ئینشاڵڵا ناوانێت نەتیجەیەکی باش بینی پاڵ چونچە سێیەم بوون لەسەر عێراق ئەو سار دەمانێت نەتیجەیەکی باشتر بینی و هەم یاریزانیش دروستکردن بۆ یانەی هەولێر. ئێمە وەکو ناشین نادی نەورۆز فرقەیەکمان پێکەنا لە ماوەی شەو ڕۆژێکە بۆیە نەتیجەمان باش نییە وەکو نەتیجە و ئەنجامەوەمانم جار ڕێگاکەشمان دوورە ئەمڕۆ هاتوین بۆ یاری سعات 2 گەشتوینێ تێرە و سعات 3 گەشتوینێ تێرە و سعات 4 یاریمان کردووە و فرقەی هەولێریش فرقەیەکی باشن یەکەمی دەورین ئێمە کە دۆڕاوین یاری پێشولێمان بردوونەتەوە لە هەولێر ئەمڕۆژ پێیان دۆڕاوین دوو هیچ پێیان دۆڕاوین ئەوان لە ئێمە باشتر بوون ئەدایکی باشیان پێشکەش کرد ئێمە خراپ بووین و گۆڵێکی شان کەلیان کردین وەفسایدێکی وازح بوو لایمانەکە زۆر دوور بوو بەڵام هەموو کەسێک لە نەتیجە هەموو کەسێک قابلیەوەی هەڵە بکە ئێمە دۆڕانەکەمان ناخینە بریەوەی بڵێن حەکەم شتێکی وای کردووە بە ئاست و بە ئەنجام ئێمە خراپ بووین ئمڕۆ فرقەکەمان لە ئاستی خۆیان نەبوو و هەولێریش فرقەیەکن لەو فرقانەی من هیوادارم یەکەمی دەورەکە بن لەبەرەوەی فرقەیان باشە و ئەوەی من بزانم 2-3 ساڵە بەیەکەون. بەم شێوەیە تیپی خوار 17 ساڵانی یانەی هەولێر بە کۆکردنەوەی 31 خاڵ لە پێشەنجی یانەکانی کۆمەڵەکەیان و 11 خاڵ لە پێش غازی شیمالی دووەمن. نەورۆزیش تەنها 11 خاڵی هەیە و لە پلەی شەشەم و کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەیانن. حوسێن محەممەد کەناڵی پەیام هەولێر.